خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا، هەر شتێک خێر و چاکە بوو بە کەمی مەزانە. ئەگەر خێرێکی کەمیش بوو، ئەگەر تەنها ذیکرێک بوو، سبحان اللهیەک بوو، بە کەمی مەزانە، چونکە ئەوەی کە تۆ بە کەمی دەزانی لەوە باشترە کە نەیکەیت. ئەگەر جارێ بڵێ سبحان الله الحەمد لله، لەوە باشترە کە هیچ نەڵێی. بۆیە چاکە بە کەم مەزانە. بۆیە ئەگەر بە ڕێگایەکە ڕۆشتی یاخود لە بەردەمتدا گیانلەبەرێک هەبوو، مێرولەیەک هەبوو، مێرولە کە گیانلەبەرێکی بچووکە، مەیکوژە. بۆچی؟ مەیکوژە بە تەمای پاداشت بە لە خوای پەروەردگار. ئومێدت وابێ، هیوات وابێ خوا پاداشتت بداتەوە لەسەر ئەوەی کە مێرولەیەک ناکوژیت. چونکە کاتێک کە پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ مێرولەیە دەیگەزێت، شارە مێرولەیەک دەسووتێنێ، خوای گەورە وەحی بۆ دەنێرێ و ڕەخنەی لێ دەگرێ، دەفەرمێت یەک مێرو لە تۆی گەستووە، گازی لە تۆ گرتووە، بەڵام تۆ یەک ئومەتێکت لە ناو برد کە ئەوان سبحان الله دەکەن. بۆیە ئەگەر ڕەحم بۆ مێرولەیە بکەی نەیکوژی، خوا ڕەحم بە تۆ دەکات، چونکە ئەوان سبحان الله دەکەن. بۆیە مەخلوقێک گیانلەبەرێک مەوەستێنە لە سبحان الله بەئەن قەست، بە تەمای پاداشت بە لە خوای پەروەردگار. لەوانەیە تۆ لەبەر خاتری خوا شتێکی بچووک واز لێ بهێنی و گیانلەبەرێک نەکوژی، خوا لێت خۆش بێ و ڕەحمت پێ بکات. مادەم زیکری خوا دەکا بەئەن قەست لە زیکری خوا مەیوەستێنە، با زیکری خوا بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئێوە ڕەحم بکەن بەوەی کە لەسەر زەویە، خوش لە ئاسمانەوە لەسەری عەرشەوە ڕەحم بە ئێوە دەکات. مێرولەش گیانلەبەرانیش لەسەر زەویە. بۆیە ئەگەر مێرولەیەک لە کوشتن ڕزگارکەیت و نەیکوژی بە کەمی مەزانە، مەبەستیشە ڕەزامەندی خوا بێت. هەر چاکێک ئەنجام دەی بۆ ڕەزامەندی خوا بیکە، چونکە مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماسەکان و مێرولەکان دوعای خێرمان بۆ دەکەن. ڕۆژانە بە ملیارەها مێرولە دوعای خێرمان بۆ دەکەن، خوا لێمان خۆش بێ، خوا ڕەحم بڕژێنێ بەسەرمانە. بۆیە کاتێک کە مێرولەیەک ناکوژیت بە کەمی مەزانە، ئەگەر گەورەتر بێ ئەوە هەر باسی مەکە. کەواتە هیچ چاکەیەک بە کەم مەزانە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا، هیچ چاکەیەک بە کەم مەزانە. بە چاوی سووکە و تەماشای هیچ چاکەیەک مەکە، مادەم خوا پێی خۆشە، مادەم خێر و چاکەیە، مادەم هۆکارێکە بۆ بەختەوەری تۆ بە کەمی مەزانە. ئەگەر بچووکیش بێ بەلای تۆوە، لەوانەی لای خوای گەورە زۆر زۆر گەورە بێت. بۆیە هەر چاکەیەک، هەر خێرێک، هەر عیبادەتێک خوا بۆتی ئاسان کرد بە کەمی مەزانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ کە صحیح مسلمدایە، ئەفەرمێ لە پێش ئێوەوە ئافرەتێکە بوو زینای دەکرد. مەبەستمان ئەوە نییە پەنا بەخوا تۆ بچی خێر بکەیت و زینا بکەی، بەڵام ئەم ئافرەتە زیناکەر بوو، زینای کردبوو لە ڕۆژێکی زۆر گەرمدا لە هاویندا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە لێواری بیرێکە دوو لە ڕووی بەڕێستان سەگێکی بینی، ئەم سەگە لە تینوە زمانی دەرەکرد، زۆر تینووی بوو، زۆر ڕۆژێکی گەرم بوو، بەڵام ناتوانێت بچێت لە بیرەکە ئاو بخواتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوەندە تینووی بوو لە تینوە زمانی دەرکرد و ئەیدا لە خۆڵەکە. ئەم ئافرەتەیش خوفی لە پێدا بوو وەکو پێڵاوێک، بەو پێڵاوە چۆ خوارەوە، لەناو ئەو بیرە ئاوی دەرهێنا و سەگەکەی تێرە ئاو کرد. بزانی خوای گەورە چی بۆ دەکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فغفر لها، ڕەواه مسلم. خوای گەورە لەو ئافرەتە خۆش بوو، تەنها سەگێکی تێر ئاو کرد. بۆیە لەوانەیە بەلای من و تۆ شتێکی
کەم بێ شتێکی ئاسایی بگیان لەبەرە تێر ئاوەکەین بەلامانەوە کەم بێت بەڵام بەلای خوا زۆر گەورەیە بۆیە تۆ نازانی چی چاکەیەک بەختەوەرت دەکا چی چاکەیەک دەبێتە هۆی لێخۆشبوونی خوای گەورە بۆ تۆ چی چاکەیەک دەبێتە هۆی ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ و چوونە بەهەشتی تۆ بۆیە بە کەمی مەزانە هارون ڕەشید ڕەحمەتی خوای لێبێ خێزانێکی بوو ناوی زوبەیدە بوو ئافرەتێکی خێرکەر و چاک و خواناس و قورئان خوێن بوو بیرێکی کارێزێک چۆن دەڵێ کارێزێک بیرێک کانیەکی دروست کرد لە مینا بۆی حاجەکان ئاوی لێ بخۆنەوە حاجەکان کە لە مینا دەبن ئەو دوو شەو سێ شەوە کە دەمێننەوە لەوێ ئاوەکە بخۆنەوە دوای ماوەیەک زوبەیدە ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کرد دەڵێن هەتا ئێستاش ئەو کارێز و ئاوا هەرماوە کاتێکە وەفاتی کرد لە خەوا بینیان وتیان ئەی زوبەیدە خوای گەورە چی لەگەڵ تۆدا کرد فەرمی خوای گەورە لێم خۆش بوو وتیان بەهۆی ئەو کانێوە کە کردت فەرمی نە بەهۆی ئەوەی کە هەموو شەوێک بەردەوام بووم پێش خەوتنم دوور کات نوێژم دەکرد بەوەی ئەو دوور کاتەوە خوای گەورە لێم خۆش بوو بە کەمی مەزانە پێش خەوتنە دوور کات نوێژ بکەی ڕکاتی ویتر بکەی بە کەمی مەزانە خوا لێم خۆش بوو بەهۆی ئەوەی بەردەوام بووم لەسەر دوور کات نوێژ لە هەموو شەوێکدا بەڵام لارەی لای من و تۆ وا نەبێت بۆیە نازانی بەختەوەری تۆ ڕەزامەندی خوا چۆن بەدەست دەهێنیت هیچ چاکەیەک بە کەم مەزانە بەڵێ بەهۆی دوور کات نوێژەوە کە بەردەوام بووم لەسەری خوا لێم خۆش بوو پێت خۆشە خوا لێت خۆش بێ هیچ چاکەیەک بە کەم مەزانە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا ئەوەی چاکە بوو بە کەمی مەزانە بە چاوی کەمەوە تەماشای مەکە ئەگەر بەلای باڵندەیەکا تێپەڕیت چۆلەکەیەک باڵندەیەکت بینی خەریکی ئاو خواردنەوەیە خەریکی نان خواردنە خەریکی دان خواردنە شتێک دەخوات یا شتێک دەخواتەوە ئەگەر ئەم باڵندەیەت بینی بەلایدا تێپەڕیت بەلایدا مەڕۆ بە جۆرێک بیترسێنی و ڕابکات مەیترسێنە با بۆ خۆی خواردنەکەی خۆی بخوات با بۆ خۆی ئاوەکەی بخواتەوە بە کەمی مەزانە کاتێکە باڵندەیەک بۆ خۆی شتێک دەخواتۆ لەبەر خاتری خوا لەبەر ڕەزامەندی خوا بە کەمی مەزانە کە ڕاوی نەنیت جاری وە هەیە پشیرەیەک دێ بۆلات پارچەیە گۆشتە بات تۆ ڕاوی منێ ئەویش دڵنیا بە وەکو تۆ چۆن منداڵەتەیە ئەویش بەچکەی هەیە لەوانەیە بۆ بەچکەکانی خۆی بیبات لەوانەیە خۆی برسی بێت بۆیە بە کەمی مەزانە کاتێکە لە دەمی خۆت شتێک دەگریتەوە دەیدەی بە باڵندەیە بە گیانلەبەرێک بە کەمی مەزانە مەبەستە ڕەزامەندی خوا بێ لەوەی کە باڵندەیەک ناترسێنی لە ئاو خواردن ڕابکات لە خواردن ڕابکات گەنمێک بۆ باڵندەیەک داکەی بە کەمی مەزانە لەوانەیە خوا بەهۆی ئەوە بتخاتە باشتە بە کەمی مەزانە لەوانەیە خوای گەورە بەهۆی ئەوەی کە تۆ باڵندەیەکت ئەمین کردەوە نەترسان خوا لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەت بتپارێزێ ڕزگارت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من رحم ولو ذبيحة عصفور رحمه الله يوم القيامة ئەگەر کەسێک ڕەحمی هەبێت بەزەیی هەبێ ئەگەر چۆلەکەیکی سەر بڕی ڕەحمی بە چۆلەکەکە کرد بۆی کە لە بەرچاوی چەقۆ دەرنەکە بۆی چەقۆیەکی تیش سەری بڕێ نەک بە چەقۆیەکی کولکە ناڕەحەتی بکە ئەگەر کەسێک لە سەر بڕینی چۆلەکەیەکدا ڕەحم و بەزەیی هەبێ خوا ڕەحمی پێکا لە ڕۆژی قیامەتە ئێگە لە چۆلەکەی گەورەتر بێ لە باڵندەیە گەورەتر بێ کە تۆ ئاژەڵێک سەرە بڕی بە بەرچاوی ئاژەڵەکە و چاقۆکە تیش مەکە یەک لە دوای یەکسەری مەبڕە بەرچاویانەوە ڕەحمی پێ بکە مریشکێکە ئاژەڵێکە خوا ڕەحمت پێکە لە ڕۆژی قیامەتە بۆیە بە کەمی مەزانە کاتێکە ڕەحم بە باڵندەیەک دەکەی خوا ڕەحمت پێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پێت خۆشە خوا ڕەحمت لێ بکە ڕەحم بە گیان لەبەران بکە ئەویش وەکو تۆ پێویستی بە خواردن و خواردنەوەیە پێویستی بە ژیانە تۆ مەیترسێنە لە خۆت بایی مەبە ئەو قیامەتی محاسبی قیامەتی لەسەر نییە بەڵام تۆ لەسەرتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم
دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا، هەرچی چاکە بوو بە کەمی مەزانە، مادەم خێرە و چاکەی و خوا پێی خۆشە بە کەمی مەزانە. ئەگەر بە ڕێگایەکە ڕۆشتیت شتێکت بینی بووە هۆی ئازاردانی خەڵک لە ڕێگەبانێکە، ئەگەر مەجاری تیا بوو سیارێکت پێ بوو یاخود بە پیادە ڕۆشتی شتێکت بینی ئەبێتە هۆکارێک بۆ ڕووداوێک بۆ ئازاری خەڵکی لای بەرە، مەڵێ بە ئیشی شارەوانیە تۆیە داماوانە، بۆیە شتێکت لە ڕێگاوبانە بینی بوو بۆ هۆی ئازاردانی خەڵک، ئەبێتە ناڕەحەتی بۆ خەڵک، ئەبێتە هۆکارێک بۆی خەڵکی تووشی ڕوودا و ناڕەحەتی بێ، بە کەمی مەزانە کاتێکە ئەو ئازارە لا ئەبەی. بۆی ئاگادار بن ئەو کەسانی کە تاسەی زۆر زۆر زەخم و گەورە دروستەکەن، دڵنیا بە ڕۆژانە خوای گەورە چەندەها خراپەیان بۆ دەنووسێ چونکە دەبنە هۆی ئازاری خەڵکی. تاسەیەکی دروست کردووە ئەڵێ تاسەی عەسکەریە، دەخوا بترسە سیاری خەڵکی هەڵمەوە شێنە، مەبەرە هۆکارێک بۆ ئازاری خەڵکی، ببەرە هۆکارێک بۆی کە خەڵکی ئازار نەچێژێ. تاسەیەکە دروست کردووە نە دوژمنداری، و مناڵم ئەگە دوژمندار بێ احتیادیە، هەموو شتێک بە پێی پێویست بە شێوەیەکی ڕێکوپێک و عاقڵانە دروستیکە، نەک شێتانە، نەک بە جۆرێکی بێویژدانانە. ئەگە لە ڕێگاوبانێکە ئازارێک لەسەر خەڵکی لابەری، خوا ئازارەکانی قیامەتە لەسەر لابە، بۆ یەکە تاسەیەکی دروست کرد و بۆتە ئازار بۆ خەڵکی لای بەرە، بەڵکو خوا لێت خۆش بێت، خەڵکی جوێنت پێ نەدا دوعای شەڕت لێ نەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ پیاوێک بە ڕێگایەکە دەڕۆیشت لە صحیح بوخاری داتوو، پیاوێک بە ڕێگایەکە دەڕۆیشت، ئەمە لە پێش پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، ئەفەرمێ تەنها درک و داڵێکی بینی، پارچە درکێک فوجد غصن شوك على طريقه فأخره فشكر الله له فغفر له. تماشاك ئەم پیاوە بە ڕێگایەکە ڕۆشتووە، درک و داڵێکی بینی، تۆ تاسەیەک دروست کردووە، بەڵام چۆن تاسەیەک بۆ ڕێک ڕاکێشاوە چاڵەکەت پڕ نەکردوێتەوە، خەڵکی ناڕەحەتەکەی. باسی گەندەڵیشم بۆکە ئەوە ئینسان بێتاقەتەکە و مێشکی ئینسان دەوەستێنێ، باسی گەندەڵی بۆکە، بەڵام خۆی ئەوەندە گەندەڵە بەردەم جار ماڵەکەی خۆی پێ پاک ناکرێتەوە، پێ چاک ناکرێت بەداخەوە. گەندەڵ هەیە بەڵام تۆش گەندەڵی بە پێی قیاسی خۆت، ڕاستەکە ئەوان گەندەڵن بەڵام تۆش گەندەڵی. معقولە لەم بەرلەوبەر هەمووی کراوەتە تاسە بە شێوەیە کە خەڵکی ناڕەحەتەکە؟ خۆت سیارەت نییە، خەڵک سیارەی هەیە، خۆت ویژدانت نییە، خەڵک ویژدانی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەم پیاوە درک و داڵێکە، خۆ درک و داڵ وەکو تاسەکەی تۆ نییە، کە ئەم درک و داڵەی بینی لەسەر جادەکە لای برد، لەسەر ڕێگای خەڵک لای برد، خوای گەورە چی بۆ کرد؟ فشكر الله له، خوای گەورە سپاسی ئەو ئینسانی کرد، سپاسی کرد، فڵان کەس سپاس بۆ تۆ، ناڕەحەتێک لەسەر ڕێگای خەڵکی لا برد، پێت خۆشە خوا سپاست کە، ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵکی لا بەرە، لەگەڵ ئەوەشە خوا لێی خۆش بوو. لە صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم پیاوێکم بینی لە بەهەشتا، لە ناو بەهەشتا بوو، بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە شتێکی لەسەر ڕێگای خەڵکی لا برد کە ئازاری خەڵکی ئەدا، کەواتە ئەگەر ئازارێک لەسەر ڕێگای خەڵکی لابەری کردوتە لای بە، بینیت لای بە، خوا دەتخاتە باشتەوە، سپاست دەکا و لێشت خۆشە بێ. ئەی ئەگەر لای نەبەی هیچی دەست ناکەی، بەس تەنها گوناحبار دەبیت، تەنها ناڕەحەتی بۆ خەڵک دروستەکەی. بۆیە هیچ چاکەیەک بەکەم مەزانە. ئینسانێک درک و داڵێک احتیمالی ئەگەر من و تۆ درک و داڵێک بەردێک بلۆکێک لەسەر جادەیە لابەرین، بەلامانە شتێکی ئاسایی بێ، بەڵام ئاسایی نییە، بەکەمی مەزانە. خوا لێت خۆشە بێ، ئەتخاتە بەهەشتەوە، سپاسی شت دەکات، دەستخۆشت لێ دەکات. پێت خۆشە؟ ئازاری خەڵکی مەتە. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گیان وامەلەکەی بەردەوام ئەهلی خێر بین، لە شەڕ و خراپە بەدوور بین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا، هیچ چاکەیەک بەکەم مەزانە. ئەگەر لە ڕێگاوبانە سیارەت پێبوو، گیان لەبەرێک هاتە ڕێگاکەت، بۆ ئەم شتانە بازم چکە حەمدا زۆربمان سیارەمانەیە، ئەم شتانەمان تووشە بێ،
ئەگەر لە ڕێگاوباندا گیان لەبەرێک هاتە ڕێگاکەت هەتا پێت ئەکرێ خۆت بپارێزەلی، خۆتی لێمەدا، ڕاستەکەی پێت خۆش نییە، بەڵام جارێ باشەیە بە ئەنقەس واکی. بە کەمی مەزانە لەوەی کە ئەو گیان لەبەرە نەکەیتە ژێر سیارەکەتەوە و مەبەستیشت ئەوە بێ بڵێ خوایگیان من نامی بیکەمە ژێر سیارەکەمەوە بە تەمای پاداشتم لای تۆ. مەبەست ڕەزامەندی خوا بێ بە ئومیدی پاداشت بە لای خوای گەورە. بێگومان خوای گەورە زۆر دەتپارێزێ لە کۆمەڵێک ناخۆشی و ناڕەحەتی. خەڵکە زانم دەڵێ باپیرم عەزێتی گیان لەبەرێکی داوە، قاچی شکاندووە، سوێن بەخوا پێشەوەی بنی خوا گەورە قاچی شکاند. هەیە دەڵێ وەڵڵاهی باپیرم گیان لەبەرێکی سووتان خوای گەورە پێش مردنی سووتانی، دەیها بە سەراتی ئەوەی لە نەزۆبەتان بیست بێت. بەڵام ئەگەر ڕەحمە گیان لەبەرێ بکەی خوا ڕەحمت پێەکە. بۆیە ئەگەر لە بەر خاتری خوا گیان لەبەرێکت نەکردە ژێرەوە بە کەمی مەزانە، مەبەست ڕەزامەندی خوا بێ و بە تەمای پاداش بەلای خوای پەروەردگار. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە دەفەرمێ إن أعظم الذنوب عند الله یەکێ لەوانە چییە وآخر يقتل دابة عبثا، یەکێک لە تاوانە زۆر زۆر گەورەکان لای خوای گەورە ئەوەیە کە ئینسان بۆ خۆشی گیان لەبەرێ بکوژێ. ئەبزانام دەستم ڕاستە گۆشتەکەی ناخورێ ئەیکوژێت، ئەوە یەکێک لە تاوانە زۆر زۆر گەورەکان. أعظم الذنوب عند الله، تاوانێکی زۆر زۆر گەورەیە لای خوا بۆ خۆشی و بێتاقەتی خۆت، بۆ نیشان شکاندن گیان لەبەرێک بکوژی. ئەمە بەڕاستی کارەسات، نەک بۆ خواردنی خۆت، بۆ بێتاقەتی. خەڵکێ پەنا بەخوا دەچێت سەگە کوژێ، پشیلە ئەکوژێ، هیچ زەرەر و زیانێکیشی بۆی نەبووە. چۆلەکەیەکی زەرەری بۆ تۆ بووە، دانی توی خواردن مەیکوژە. پشیلەیەک لەوانەیە بەچکت چەند بەچکەیەکی بە پێویستی بەوەی جوچکەیەکی تۆی بدو یەکسەر مەیکوژە، گوناحە ئەویش با ئەو ڕزقی بۆ ئەو بێت، خۆیش بیخوا خێرە، بەخوا میوانیش بیخوا هەر خێرە. ئینسان لێبوردە بێ، ئینسان چاوچنۆک نەبێ. ئەو کاتە ئینشاءالله خوا ڕەحمی پێکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بوخاریدا دەفەرمێ ئاگرم لێ نزیک کرایەوە بەرچاوم هاتە بەرچاوم، ئاگریان پیشانمدا، ئەفەرمێ ئافرەتێکم بینی پشیلەیەک چڕوقی لێگرت، بەردەوام چڕوقی لە گیان و دەموچاوی دەکرد. ئەم پشیلەیە بەس چڕوقی لێگرت. جا پشیلە دڕندەیەکی زۆر خراپە، یعنی پشیلە دڕندەیە حتا کاتێک کە تووڕەبی هەندێک گیانەبەر لە خۆی گەورەتر چاری ناکات. ئەم پشیلەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بینیم ئاوا بە چڕنوقەکانی ئەیدا لەو ئافرەتە و برینداری دەکرد، یەک لە دوای یەک چڕنوقی لێدا. وتم بە مەلایکەکان ئەم ئافرەتە بۆچی ئەم پشیلەیە بەردەوام چڕنوقی لێدا؟ چی کردووە؟ وتیان ئەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پشیلەکەی حەبس کرد، پشیلەیەکی حەبس کرد، سجنی کرد، حتا لە برسا مرد، مردار بووەوە. لەبەر ئەوەی ئەو پشیلەی زڵمی لەو پشیلە کرد، نەیەڵا بخۆی بڕوات لەسەر زەویە خواردن و خواردنەوە بخوات، منعی کرد و حەبسی کرد و سجنی کرد، حتا لە برسا مردار بووەوە. خوای گەورەش ئەو پشیلەی بۆ داناوە عەزیەتی ئەدا لە ناو ئاگری دۆزەخ. ئێگەر تۆ پشیلە عەزیەت نەدەی، تۆ گیان لەبەرێک عەزیەت نەدەی، بەڵکو ڕەحمی پێ بکەی، خوا ڕەحمت پێەکە. ئەگە پاچەی نانە بۆ گیان لەبەرێ فڕێدا بە کەمی مەزانە. ئەگەر ڕۆژێک گۆشتێکت بۆ گیان لەبەرێ فڕێدا بە کەمی مەزانە، لەوانەیە بەهۆی ئەوە خوا بتخاتە بەهەشتەوە. کەسێک سەگێک تێر ئاو بکات خوالی خۆش بوو، خوا قسێ بەهەشتەوە. ئێگە کەسێک سەگێک تێر بکات، تێر نان بکات، تێر خواردن بکات، بێگومان پاداشتەکەی گەورەترە. کەواتە بزانە ئەوەی چاکە بوو بە کەمی مەزانە ئینشاءالله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا، ئەوەی خێر و چاکە بوو بە کەمی مەزانە. ئەگەر کەسێکت بینی خەمبار بوو، بێتاقەت بوو، دڵی بدەرەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم، گەورەترین کردەوە، خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەیە خۆشی بخەیتە دڵی مسلمانێکەوە. کەسێک خەمبارە، بێتاقەتە، کێشەی هەیە، بۆی حەلکە، یارمەتی دەری بە لای خوای گەورە. زۆر خۆشەویستە تۆ یارمەتی دەری کەسێکی هەژار و فەقیر بی، دەستی کورتە یاخود کێشە و مشکیلەی هەیە،
کێشەی هەیە گوێی لێ بگرە تووڕەمە بۆ تەلەفۆنەکەی لەسەر دامەخە یارمەتی دەری بە دەستی بگرە با خۆی نەکوژێ با شتێک لە خۆی نەکا محتاج و فەقیرە یارمەتی بدە مەبەستن سوالکەرەکان نییە سوالکەر محتاج نییە سوالکەر پیشەیە فێربوونە چۆن کابرا کەسابەتەکە سوالکەر زەکاتی پێ ناشێ هەرچەندێ هاوارەکە و قسەکە و سوێنەخوا هیچی ڕاست نییە ئێمە گرانەکەمان بینی زۆر بۆمان بیرمان دێ نەوەتەکان ئەوەی کە فەقیر بوو بینیمان فەقیرە سوال بکە والله کیلۆیە گەنم لە ماڵێ نەبوو سوالی ناکرد بەڵام ئەوەیشی سوالکەر بڕۆشتاتە هەولێر و پێنجێن و سێ ساقیش ئەتبینی خەری سوالکردن ئەو پیشە نەخۆشم هەیە ڕاست ناکە فەقیرم ڕاست ناکە کرێچیە ڕاست ناکە کرێچیە بۆ چاوبەسی خەڵک کرێچیە بۆیە ئەمە کە ئەڵێن فەقیر فەقیری ڕاستەقینە نەک سوالکەر ئەگەر فەقیرێک یارمەتی بدەی بە کەمی مەزانە مەبەستە ڕەزامەندی خوا بێ قسەیەکی خۆش بۆ کەسێ بکە مەبەستە ڕەزامەندی خوا بێت فەقیرێک یارمەتی بدە و دڵخۆشی کە بەپێی توانای خۆت خۆشت خۆنیتە دەتوانی یارمەتی کەسێک بهێنی بۆ ئەو کەسە ئەگە خۆشت نەتبێ ئەوش بە هەمان شێوە بەقەت ئەو کەسە خێرە دەساکەوێ ئینشاءڵڵا بەڵێ یەکێک لە پیاوچاکان لەوانەی بانکخوازەکان ڕەحمەتی خوای لێ بێ وەفاتی کرد لە خەوا بینیان برادەرەکانی وتیان فڵان کەس وەزعت چۆنە حاڵت چۆنە دەستی کرد بە پێکەنین زۆر پێکەنی فەرمی وەڵاهی زۆر حاڵم باشە الحەمدولله وتیان بەهۆی دەعوەکەتەوەی بەهۆی بانگەوازەکەتەوە فەرمی نەخێر وەڵاهی بەهۆی چەند دینارێک و لە پێناو خوا بەخشیم کەس پێمی نەزانی من بەسم ڕەزامەندی خوا بوو خوا بەهۆی ئەو چەند دینارە لێم خۆش بوو بەهۆی ئەو چەند ڕیاڵەوە کە بەخشیم لە پێناو خوادا خوا لێم خۆش بوو بۆیە چاکە بەکەم مەزانە ئەگەر 500 دینار 1000 دینار بدەی بە فەقیرێک ئەوە باشترە لەلەوەی هیچی نەدەیتێ بەکەمی مەزانە مەڵێ 1000 دینارم پێ 5000م پێیە ئاخر 5000ەکە لە نەبوونەکە باشترە هیچ چاکەیە بەکەم مەزانە خوا لێت خۆشە بێ خوا لێت ڕازی ئەبێت دڵنیا بە تۆ یارمەتی خەڵکی فەقیر و هەژارە دەی کەسێکی خەمبارە جارە پێویستی بە پارە و پول نییە پێویستی بە قسەی خێرە بۆی بکەیت ئامۆژگاری بکە ئەوە خێرێکی زۆر گەورەیە کەسێکت بینی پێویستی پێتە دوو قسەی خێری بۆ بکە بەکەمی مەزانە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تحقیرن من المعروف شيئا هیچ خێر و چاکەیەک بەکەم مەزانە بۆیە ئەگەر خوا یارمەتی دایت ڕۆژێک لە شوێنێکە نانت خوارد ئەچی بۆ سەفرە هەمومان سەفرە دەکەین گیانلەبەری دێتە بەردەمت پشیلە یەکێک گیانلەبەرێکی ترە دێتە بەردەمت خواردنێکی بۆڵدە باین ئینەکەی ناودەمی خۆت بێ مەبەستم وەیە کە بەتەمای بیخۆی ئەوە کە دەڵم کە دەیخۆی هەر ئێسقانەکەی بۆ هەڵمەدەکە هیچ خێریکی تیانە ماوە تۆزێ گۆشتی بۆڵدە خەریکە ڕانی مریشکە خۆی ڕانە مریشکێکی بۆڵدە بابی خوا بەتەمای پاداشت بە لە خوا با فێری چاکە بین فێری پیاوەتی بین لەگەڵ گیانلەبەراندا سەحابە هەبوو کاتێککە پشیلە هاتووە ئاوی خواردووە لەو ئاوەی کە دەزنجی دیاگرۆ ڕێک ئاوا بۆی دار کردو دەفەرمودی با تێر ئاو بخوا بخۆی با پشیلەکە بخۆی تێر ئاو بێت بەکەمی مەزانە گیانلەبەرێک کە شتێکی بۆ فڕێ ئەدەی شتێکی ئەدەیتێ با بە مرتاحی بیخوات ئەوە ئینشاڵڵا زۆر خێرێ گەورەیە لەوانەیە ببێتە هۆکارێک بۆی کە خوا لێت خۆش بێ بتخاتە بەهەشتەوە خوای گەورە ڕزقی زیاتریش بدا دڵنیا بە ئەوانش دوعای خێر بۆ خەڵکی دەکەن بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە پێش ئێوە لە صحیح بوخاری داهاتوە پیاوێکە بوو زۆر تینووی بوو لە ڕێگاوباندا تینوێتی زۆری بۆ هێنا چۆ لای بیرێک تێر ئاوی خوارد لە بیرەکە چۆ خوارەوە تێر ئاوی خوارد و هاتە سەرەوە تەماشای کرد سەگێک دلۆڕی بەڕێستان لە لێواری بیرەکەیە زۆر تینوێتی وتی واللهی ئەمیش وەکو من تینوێتی زۆر وەزعی خراپە لەو دەشت و بیابانە دابەزێ خوارەوە بۆ پێڵاوی کە پێی بوو ئاوی هێنایە سەرەوە سەگەکەی تێر ئاو کرد با گوناحە بەکەمی مەزانێتەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فشكر الله له فغفر له ئەمیش بە هەمان شێوە بۆی کە باسمان کرد پێشتریش ئەوە کەسێتر بۆ مە کەسێترە خوای گەورە سپاسی ئەو ئینسانەی کرد سپاسی کرد چەندێک خۆشە خوا سپاست کە فڵان کەس سپاس بۆ تۆ سەگێکت تێرە ئاو کرد و لێشی خۆش بوو لە گوناح و تاوانەکانی ئەگە تۆ خواردنێکی بۆ هەڵدەی بەخوا لە ئاوەکە زۆر گەورەترە
با فێر بین فێر. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم: من رفع حجرا من الطريق كتب له حسنة ومن كانت له حسنة دخل الجنة. حديث صحيح. هر کەسێک بەردێک ناڕەحەتیەک لەسەر ڕێگایەک لا بەرێ چاکەیەکی بۆ دەنووسرێ، خێر و چاکەیەک. هەر کەسێکیش خێر و چاکەیەکی هەبێ دەڕاتە بەهەشتەوە. دەی هیچ چاکەیەک بەکەم مەزانە. سبحان الله بکەی لەو باشترە هیچ نەڵێی. دەمت من و قێنە ذکری خواب کە بەڵام بۆ خوا بۆ ڕەزامەندی خوا. بۆیە ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەوەیە خاڵەکان زۆرە، هەر شتێک خێر و چاک بوو هاتە ڕێگات بە کەمی مەزانە. لەوانەیە بەختەوەری تۆ لێخۆشبوونی خوا بۆ تۆ چوونە بەهەشتی تۆ پەیوەندی بەو چاکەوە بێ کە تۆ بە کەمی دەزانی. ئەگەر دوور کات نوێژ بێ، ئەگەر ذیکرێک بێ، ئەگەر خێر و سەدەقەیەک بێ بە کەمی مەزانە. ئینشاءالله ئەگەر ئاەتێکت قورئانی خوێناوە بە کەمی مەزانە ئینشاءالله خوا لێت خۆشە بێ و دەتخاتە بەهەشتەوە. داواکەم لە خوای گەورە میهرەبان آخرمان بخير بگێڕێ و ڕەحم و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەرمانە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدأي بتايبتي أواني دعوة دعاء خيان كدو خوايا أواني نخوش شفاء عندي أواني كيشو مشكلان هي بويان حلكي أواني ناراحتيان خوايا لسريان لابري خوايا هي مني وآرامي ولات من بباريزي خوايا باراني برحمة من بوباريني خوايا باراني برحمة من بوباريني خوايا باراني برحمة من بوباريني من خيت بهشت ولا أجري دوزخ بدور مانكي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خوشك برزة كانم